ئای دەست خۆشەویستانی ئێمە گەرمترین سڵاوتان لێبێ و بەیانیتان باش. خۆشحاڵین ئەم بەیانیە وەکو بەیانیەکی جوان، ڕۆژێکی خۆش، دەستپێکێکی خۆش، هەینیەکی خۆش لە گوندە کەلتوریە جوانەکەی کورساتەوە لەگەڵ ئێوەی خۆشەویستین. هیوادارین کە ئێوە هەمیشە هەر باش بن، ئێستا لە خۆکۆکردنەوەیە بن، دەی لە دەرەوە چاوەڕێمانەکەن سیارەکە شتەکانی تێکەن، کەشەکە تۆزێک پاک بۆ تۆ لەو خۆڵە کەرچەند ڕۆژێکە هەر هەیە بۆ سەیرانگایەک. ئێمە ئەمڕۆ لەگەڵتان نابین لەگەڵ هاوکارم سەحەر کە چەند میوانێکمان هەیە و گروپێکی جوانی میوزیک و چەند بەرهەمێکی جوانیشتان پێشکەشەکەین. ئەگەر لە ماڵەوە بوون بینەرمان بوون هیوادارین چێژێکی خۆشتان پێ بەخشین. سەحەر بەیانی باش. بەیانی تۆ باش، تۆ باسی سەیرانت کرد. ئەمڕۆ پێما بە زۆر کەس بۆی ناکرێ بچێ بۆ سەیران. لەبەر تاقیکردنەوەی خوێندکاران بەیانی دەست بێ کە فەقیرانە ئەمڕۆیتر ئەبێ لە ماڵەوە بمێنەوە زۆربەی زۆریان بەڵام لانێ بە قسەکەی تۆ هەندێک لە هاوڵاتیان ئانێک لانێ مناڵی وردیان نییە، مناڵی بەڵێن خوێندنگەیان نییە، ئەوانەی کلانە هاوسەرگیریان نەکردبێت تەمەنێکیانە بێ ئەوانە لانێ ئاسانتر بۆیان ڕەبکە. کەسی واشەیە لە باخایە ئەڵێ مناڵەکەم لێ کۆشەکە بەڵام پێشە بە من سڵاوی لە فەرموو. سڵاوتان باش، هەینیتان باش، هیوامان هەمیشە ئەوەیە دڵتان بارودۆخی دەرونیتان بەهاری بێ. ئەم ڕۆژ لەگەڵتانیم بۆی کەوا بکەین چێژ وەربگرن لە ئەم هەینیەی خۆتان سەرکۆتیتی لەگەڵ میوانەکانمەنجە ئەمان ئەمڕۆواکەن چێژ وەربگرن جا سەرکۆ. ئێمە ئەمڕۆ بەڕاستی چێژ وەرەگرین، دەنگی جریوەی چۆلەکە دێ، دەنگی خۆقەی کاڵە شێر دێ، جا ئیترها هەواکەش فێنکە لە دوێنەوە فێنکی کردو لەخوا بەزیان ئەوە جێگەی دڵخۆشیە. جا من زۆر بەگەرمە کوڕی سەحەر دەسم پێ کرد و بابچین بۆ سەیران وڵا بیرە خستمەوە ڕاستەکەی تاقیکردنەوەکانە بەڵام لەگەڵ ئەوەشە ڕاستە گورە هەر هاوکارەکانی خۆشمان بەخوا دوێنێ لانە هەرگیری خواردو بە دەستدانیەوە بەدە بەردەوام سعی پێ بکات و لە ماڵیشەوە بێنجا ناژێڵێ ئاری پێ بکە ئەڵێ بەس خۆم سعی پێکەم باشە. هەندێکیان یعنی بە شێوازی حەزەکەن سعی پێ بکە کەیتر بتوانێت لە ئیمتیحانشە وەڵام باتەوە. بەڵام لەگەڵ ئەمەشا زۆر جارمە لە مامۆستا بەڕێزەکانم بیستووە ئەڵێن نابێت زۆر زۆریشی مناڵ هیلاکەیت، زۆر سەختی بخەیتە سەر. ڕاستە کاتی وانەکانی پێ بڵێ سعیکردنی پێ بڵێ دوای لی بپرسەرەوە بەڵام تۆ بەردەوام لەگەڵیا بڵێ زۆر کاروەری ناگرێت هەڵ ئەبیوازی لێ بێنی. ئەگەر ئەم ڕۆژ بۆ مناهینیە زۆر کەسێ وەک تۆ باست کرە چن بۆ باخەکەیان یانە چن بۆ سەیرانگایەک ئەگەر ڕۆژی پێشەوە چەند پلانێکیانە و بێ چەند وانێکیان جێبەجێ کردبێ وڵای دڵنیاکەم کە لەوانەیە بەیانی هیچیان کێشیان نەبێ. بەڵام لە هەمان کاتیشە یاخوا هەمویان سەرکەوتوو بن یاخوا هەمویان توان نمرێکی باش بەدەست بێنن. ئەمڕۆ ئەگەر لە ماڵەوەن و سعی بوانەکەن بەڵ تەلەڤیزیۆنەکەشتان تۆزێک کەس کردووە بەڵام ئاگایەکتان لێمە بێ بووی تۆزێک میوزیک و گۆرانی و کۆمەڵی بابەتی خۆش لەگەڵەوەیە باسکەین. جام بەیانیە مادام خسوێنە سەر کەناڵی کورسات ڕۆژێک نەهر ئاگای لێ ئەڵێ با کەزیکەم بووی تەلەبەکە سعیکە بە چاویش لەگەڵ هەرەبێ. جار میوانمان هەیە بە نەیان هێڵینەوە بڕێنەلایەن ئارەزوو خانممان لەگەڵایە کە خاتوونێکە گروپی گەشتیاری ژینگەی هەیە زیاتر ئەو باسی جوانەکانی کوردستانمان بۆ کاو هەمە وتمان بچن بۆ وڵاتان کوردستانی خۆمان دیمەنەکان نیشانەیەن ڕۆژانە بەتایبەت لە ڕێگەی درۆنەوەڵێن ئەم هەموو جوانیەمانەجا ئەو زیاتر پێمانەڵێ ئاشنامانەکە کاک سەیوان بەدەسەیوانی زۆر بەخێر بێن لەگەڵمانە کاک ڕێباز ئەو سەر و بەست و جامانەیە بەستۆیەتی یەخوا بە پیرۆز بێ کاک ڕاستی کاک ئەرکان و کاک داستان زۆر دەسپاس ڕۆ لەگەڵمانە بن لەژێر ئەم هەتاوە تا ڕادەیە گەرمە بەڵام ئەم کەشە خۆشە. بەڵام لەگەڵ ئەم چیتی وێ و هەواکەش جارێ هەر فێنەکە لەگەڵ میوانەکانمان خوانێکی بەیانیان ئامادە کردو هاوکەرانمان با بچین بە چوار مشقی بۆی دابنیشین. فەرموونی ئەوش لەگەڵمانەوە فەرموو کاک سەیوان ئارەزووخان فەرموو هاوڕانێوەش شەتوانن بە دوایەوە چمن نابوو دوایە توان لەگەڵێمەکە فەرموو.
لەوێ خواردت یاخوا عافێت بەڵام لەگەڵ ئێمە شار تاقیکەرەوە زۆر باشە برادران دەست ڕاکێشن کاک ڕێباز حەزێت نەبێت لە تۆ نزیکە تۆزێک کولێرە و ناوەشکێنە بە کاک سەیوان دەوەرنە پێشەوە کاگەرکان بۆ نایت دەوەرە براخ دەی فەرموو جانانی بەیانی لە هەموو ژەمەکان گرنگتر بەڕاستی من خۆم چکە کاکسیەوە بەروی کە ڕاضاکەم لەگەڵ ئەمەیە زۆر بینمەیە هێلکەی کوڵاو زۆر باشیشە اینجا بە تایبەتی نانیبەیانەکەش کورداواری داوانە دەست بە دەست ببێت ئەگەر کورداواری بێ بە دڵنیایی بە تایبەتی هەموو شتە گەشتیارەکانی من کە لە دەڕۆی وڵاتیان هیواتیان نانیبەیانی بە تایبەتی نانیبەیانی کورداواری زیاتر چی ئارزووخان بەلایەنەوە سەرنجڕا کێشە بەلای گەشتیارەکانت کە بە تایبەت بیانی بن حەزیان لە چی کوردستانە بۆ بەیانی بۆ نانبەیانیەکە نانی بەیانیەکە هەمویان پێ سرنجڕاکێشە بەڵام قەیماقی کوردی زۆر بەلایەن تایبەتە جاسە هەر ئەو شەکرەمان مرێ با شەکرەکەش وەڵای من نایخۆم بۆ ئێوەڵێم فەرموو جا خات و ئاروز زۆر جار ئێمە ئەڵێن کە هەر لە ڕابردووە لە باو باپیرانمانەوە ئەمانوت تەواو بۆ خۆم ئەمانوت پرسیارێکمانە کرد هەمیشە مانوت ئەرێ باپیرمان ننکمان ماشەڵڵا ئەم هەموو مناڵەی بووە کەجی قەد و باڵایەکی ڕێک نەخۆشی کەمتر ڕویان تێکردوون یعنی هەر هەمویان خواردنی تەندروستیان خوارد یعنی ماست و شیر و پەنیر هەر هەمووی خۆیان بەرەمیانێنەوە وەزائیدنەوەش لەگەڵیا خۆیان بەیانان هەستاون لەگەڵ ئەوی کە نوێژیان کردووە یاخوا خوالیان قوبڵکە دەستیان کردو بە کولێرەکردن دوای ئەوە ئیتر هاتوون ئەم خواردنیان داناوە خواردنێکی تەبیعی بەڵام ئێمە ئێستا کە زۆر جار باسەوەکەین لەگە پزیشکەکانمان ناسە حەت باسەکەی زۆر خواردنمانەیە ئێمە لەبەرەوەی کە فریان ناکەین بچینە بازاڕ و خواردن ماستێک کاکسیەوە بگەڕێ ماسێکی کوردیمان دەستکرێ یەکسەر لە مارکێتەکەی پەنامانە ماسێکی لە قوتونەوە نازانینەوە چەنە مادی پارێزراوی تێکراوە بۆ لە چۆ دروستکراوە چۆن دروستکراوە چەندی نەخۆشی بە دوای خوێنێت هەر بوو هەموو شتێک خراپە بۆیە زۆر جاڵێ لەوانە دوورکەوەرەوە کە خواردنی هەڵاتوانی شتی خۆسم شتێکە پڕ باشترە هەچەند جلی ئێمە ئەوهانیە هەشتاکان بە بڵین زۆر دوور نییە لەو باسیکاکان و ئیتر خودی مرۆڤ سروشتە هەنی ئێمەش وەکو سروشتین و ئەو کەرەستە سروشتیەکان زۆر کاریگەرە لە ئێمە ئیتر من هەمیشاڵم کە جلی ئێمە جیلاڵتۆنیەکە زۆر تەندروستترە بە چاوی جلی تازەکان کە نەوەدەکان و 2000ەکانن چونکە ئێمە بەڕاستی خواردنی سروشتیمان خواردووە من هێشتا فەسفودم پێ ناخورێت و لە گەشتەکانیشم بە تایبەتی خواردنی کوردەواری سەروی هەموو شتێکە و چونکە ئێمە گەشتیاری ژینگەیەکەین وە زۆرینەی کات لە ناو لادیاکان و شاخی کوردستانین یەک شتێکی سرنجڕاکێشێک هەیە ئێمە ڕێکۆتێکمان هەیە لەگەڵ هەندێک ماڵی کورداواری لە لادیاکان کە بۆمان چشت ئامادەکەن بە بوون بە ستەفی کۆمپانیەکەی ئێمە و ئەو خواردنەکەمان بۆ ئامادەکەن یعنی هەموو شتەکەن سروشتیە ڕاستیجانەوە بە بەڕێ باستخوا لایەوە میواندارەتی بە ئەشەکەی لێ و لێ نەبووتم با بدانێک لایەوانە هەر کەسێ ڕێککەوتە ماڵی چوونەتە ماڵی جامە خۆم دەستم بە هیچ ناگا خۆم پارچەی کولێرە بۆ گرتووە سەرکۆ تو ئەبێ بە سەرکۆ بڵێ ئاگایکی لە من بێ نەشی گیان بەخوا لەم لەواری خەمە بەردەمی باش مەڵم یەخوا دەستخۆت نانا حەزەکەی من بۆ تۆ پارو قوربانت ڕوون دەستەکانە کاکسەیوان تۆ چۆنیت بابچینە لای کاکسیوان یاخوا عافێتت بێ زۆر بەچێ منم دەنگ و باست دەمێکەنە کاکسیوان بەخوای تر مدەین ناساغی و نەخۆشی تۆ زیاتر پێشەوەتر دابڕامە ئەو مدەی سپاسانەکەم لەوە ماوەی تقریبا 2 ساڵێک دەستم پێکرەوە بە تەمرین و ئینشەڵڵا هەمیشە تەندروست باشە ئێمە هاوڕێی قەدیمین ئەی تەڕوانێمە تۆ دایم لەگەڵمانە بووی بۆیە کە هەواڵیشم پرسید یعنی نەمزانی بەڕاستی نەخۆشیت بەڵام هەمیشە هەر باش بیت و ئەمە تێپەڕبوونێک بێدەم نەخۆشیە کە جارێکتر نەیبینیتەوە سا هەر یەک شتی زۆر گوڵان پێیوتم خات و ئارەزوو جلی کردووە بە ژیانی خۆی جلی کوردی بۆچی ئەم بڕیارەتدا جامەزای بۆ گەشتیارەکان چەند موهیمە هەمیشە پرسیاریان لا دروستە بێ من هەمیشە لە ژیانی خۆم یەکەم شت دڵخۆشی خۆم بووانی هەمیشە بریارێکم داوە
یەک دڵخۆشی خۆمیتیا ببێت من چۆکە لە مناڵیەوە باڵا پۆش بووم ینی لەچکم کردووە بەڵام هەرگیز ئەو ساڵەیە کە لە وڵاتێکی تر ژیا بووم و تر هاتم بۆێرە هەرگیز لە دڵماوە نزیک نەبوو بەڵام دوای هەندێک گۆڕانکاری سیاسی کە بەرامبەر بە کورد کرا بە تایبەتی لە ڕۆژاوا من ئەو کاتەیە بریارمدا کە وەکو هەڵمەتێکی کولتوری بدت بۆ من هەتاکو کۆتایی ژیانم جلی کوردی ئەەکەم و باسیشم کرد بۆ گوڵان خام بوو بە بزانم وتم کە بە جلی کوردی شەهەجی عمرەم کرد و بە هامان جلی کوردیەکەش بۆ خۆم وەکو کەفەنێکم داناوە کە ئەگەر لە ڕۆژی کۆچی دوایی کەشم بە جلی کوردیا بچم هەمیشە لە ساقی خوالێشە قوبول کە هەر بۆ جلە کوردیانە شوید بۆ ئەوێ وایە جا ئێستا لەکوێ لە هەرچەند کیژی کوردی تر هەر لە هەر کوێ لە دایکوار کیژی کوردەوەیان هێش بەڵام لەکوێ لە دایک بوویت من نزیکی دەریای خەزەر کە لێرە بە بەحری قەزوینە ناسرێت نزیکیەوە بووم لەسەر بەحرێک بووین کە نزیکی سنووری ئازەربایجانە وڵاتی ئازەربایجان لە باکووری ئێران قۆمێک هەیە بە ناوی تالش کە بەپێی جەنێتیکەوە نزیکترین قۆمە بە کورد و زمانیشیان زۆر نزیکە بە کورد هەرچەند من بە دیێنئەیە خەڵکی سلەیمانی میانی کوردم باڵێ باراوینە باڵێ باوکم و باپیرانم هەمووی شارباژێرین و باراوین بەڵام بە شکاڵی شارباژێر هەمومان قەزین ئەوە لەسەر ئەو قسەی تۆ کە ئەڵێ ئێوە جیام ئێمە لەوێ قەدە و جیاوازیە ناکەین کورد لە یەکتر جیان بڕوان پێ بکە کاک بێ باس کاک سەیوان لەگەڵ جەماعەت برادرانمان چین بۆ بەرنامەیەک بۆ لای دێرەوە ماشەڵڵای لێ بکە خۆشە کە سەرەکەی بۆ لۆفانەیە هەرچی باخەکانە هەمووی داری میوەیە بڕوان پێ بکە نایگاتێ من بە هیچ شوێنێکی ناگۆڕمەوە ئەمانە خۆش و بەچێژە برادران تیان وتم بۆستن تیان کاکە عیبەوە چۆن شت لێکێت وتم یانی چی عیبە تۆ بۆستن وڵات چوم نەختێشتم لێ کردەوە تیان ئەو کابراکە سێرتەکە مام حاجەکە ئاوڕێکی ئاژوی لێ مابوو تی لە خۆتانە ترسندا نابەزن یعنی ئەم قسەیە تێگەشتی بەڕاستی یعنی ئەمە مڵکی هەمومانە نەک مڵکی منە یعنی دڵخۆشی کردین کە ئەم شوێنە ئی هەمومانە بۆیە لە شارباژێر ئەو دڵیان ئەوە کراوەوە ناژنێ خەڵکی یعنی زۆر زۆر باش و کراوە یعنی هەموو جێگەیەک ماڵی کەس نییە هەر کەسێک توانی ئەتوانێت سوود لەو خۆی کورد تۆزێک میوان دۆست هەر هەین بەڕاستی زۆرش حەزمان لە میوانە دڵیشمان زۆر زۆر کراوەیە سەرکۆ یاخواجمەڵی کۆمەڵایەتین بووێ بەڵام بکەیتە لادێت ئەتر ئەوە زۆر زۆر خۆشە بەڵام کاکە تەنها شارباژێر نییە من چونکە بەهۆی ئیشوکارمە دەرفەتی بینینێ زۆرترین گوندم هەیە لە کوردستان بەڕاستی هەموو کوردستان وا میوان دۆست من لە چوار وەرزاچم لە چوار وەرزشە میوە و بەرهەمەکانی جیاواز هەیە و ئیتر منیش ئەوها دەستمەچە بە داری خەڵکەوە هەموو کاتێکیش بە میوان دۆستی و بە دەستێکی کراوە و دلی کراوە پێشوازیان کردووە و ئیتر وام لە هاتووە لە هەر شنکەچە میوەیەک شتێکا بینم بەربووم کابینم ئەچم وڵای و داوای گردن ئازادیشیان لێیەکەم بەڵامی تر چونکە زیاد ڕۆشت بوو منایناسن کێشەمنی هەستەکەم کە بە ماڵی خۆم چوومەوە ئارزوخان ئەڵەن ئەگەر بە بێسانەکە بە باخێکا ڕۆشتی بەقەت خۆت لێ کردەوە نۆشی گیانت حەڵاڵتە بەڵامی تر بۆ مەرجێ کۆشە پەڕ نەکەیت بۆ کاگڕێبم هەرەوە ئەخمنیش هاتم بڵێم بە شتی خۆت هیوای هەیە کۆشی پڕ ئەکا بە زۆر دێتەوە ناو سیارەکە ئەمەنەش هەتا ئەتوانی لێ بخۆ خۆی قسەی جوتیارەکانە بەڵام مەبە بە زەرەر بووی درستە چونکە کەسێکی دوای ئەمەم لەوانەیە ئەوش بڕات چەند دانێشی لێ بخوا یان زۆر کات لەوانێت باخەکە تەلبەند کرابێ بوان نەکەین لە قەکە بشکێن کە ڕایەکەش یعنی ئەمەنەی لێکەین وێسا ڕێبازڵێ و بە مناڵی ئەمەنە لیان ما خواردەوە لەوانێت شتێکت کردبێ بۆیە لیانت خواردووە حتمما بەخوا لە قوپۆی داروشتە شکارنەوە بە قسەکەی سەرکە دیارە ئەم پێکەنینە شتێکی لە پشتەوەی باسی ناکەین لەوە زیاتر بەس ئێوە مەکەن هەرکان گیان دەوەرە برا ئەی بەسەر چاو ئەرکان ئێستا تابلۆکە بووە بە چەند نرخەکەی وەرێرە وەردانیشە وەڵا نازانم برادران بێت تێران بێتەم بەر وەرە لای منەوە وەرە شتینە بووە بە چەند تابلۆکە چونکە من خواردم نەخۆم وەڵا زۆر باشە ئەچێتەوە دیتۆ فەرموو فەرموو
$150 باش جا ئەم تابلۆیە بۆ هەر خەریکە بەرەو زیابوو نەچە نرخی کاگەرکان نهێنیەکەی لە ئەو چیایە؟ ئینە وەرگرە لە شپانەرکانجان ها ئەمە لە من وەرگرە ئەمە ماستە ڕۆژ کولێرەیە دەستخۆش وەڵای گوڵان دانیشتناکەمان زۆر خۆشەوە چا بە دوای چا ئەڕوات بزانام کەی ڕێباست کە ڕێباست تەواو بوویترەوە هەڵەسیت یعنی زۆرە خوا کاک ڕێباز مەبەستە ماشەڵڵای لێبێ چاوی لەسەر تۆیە کاک ڕێباز یا ڕەبی نەوشی گیانە بێ خۆی چای بەسەر نانی بەیانێ زۆر خۆشە با ئەو مایکە باش ئەو مایکە بە کاک ڕێباز کاکسیوانجان دەستخۆش فەقط پارۆکە لە دەمیا بوو سەرکە نەمان هێشت بەیانیتان باش جدیان بە خێراتنی میوانە بەڕێسەکەتانەکەم سێوانی خۆشەویست خات و ئارەسۆ وەڵایی نانی بەیانی من نازانم ینی ئەوەی زۆر زۆر بەڕاستی بڵێم زیاتر نیوەڕوان نانی بەیانیە خۆ نازانم تێگەی ینی نا ینی هەنێزار من حوتی بەیانی هەڵسم بۆ دەوام ئەچم بۆ دەوام یانی نان ناخۆم نیوەڕۆیەمەوە حەزم لە نانی بەیانی بیخۆم ئاوا ڕاهاتین ژەمی ئێمە نیوەڕوان زیاتر شتی بەیانیانە هێلکە و ڕۆن و ماست و ئەوانە ینی قەش لە برنج نانێ ماڵی خۆمان ینی ئێستاکە وەزای من هاوسەرگیرم کرد من مناڵێکم هەیە لەوە یاوە ئاکەین بەستر ئێواران ژەمێکی بەتەواتی پێرفێکت قرس بەڵام وەکو زۆرخۆری ئێمە هەر لەگە خێزانم هەنە شتێ لە شەریکەوە نایخۆین با بۆ بژمێرم بۆ نەڵی نەوسنی توانە من نانی بازاری قەڵەوی کردو ڕاستی وەرگی شێڵە بژێتەوە قەل قاس کەڵە شێخ جگەر سەر و پێ جامریش بە کوڵاوی دەژیانمانە دەمان لێ نەیەوە چی ئەخۆن چوین بۆ داوەتی بڕاتە بێتە ماتەوەیمان خواردووە ینی و قەلیان بۆ لێ ناوین و ئەوانیان نەمان خواردووە جا پێشتر تەلەفۆن کە بۆ ئامرا زەرەر باوانە نەمانجا بەڵام چییە خۆین گۆشتی سوور و شفتە و تەپسی و مەحشی و ئەوانی سوودیان بۆ تەندروستی دیارێ بۆ زەیتی لەگەڵای ها مریشکی فەقط آخر کێشەی چێ قەل کێشەی والله بە مریشکەی خۆم بە بەچی بە سوورەکرایان ئەوەی برژاو ئەوان بزەبە بەڵام ئەو هەر نایخوا خێزانەکەم ئیجا بەیەکەوە ڕێک ینی ناوزانمە ئەڵەی وا دروستکراوە هەر بەیەک ئەو لە ژیانە نەی خواردووە ئەو خواردنانە منی ژەر نەبخواردووە هەر جارە سەر و پێ نازانم تامی چی ڕێباز چی کێ بوو پرسیاری لێ کردبووی توی وەرزشەکەی تۆش جواب بداوەوە چی بوو ڕێوە وەرزشم کرد بەخوا دوومان کاهوم خوارد دوومان کاهوم خواردنان و شەکر و برنجم تەرە کرد اینجا پێش ئەوەی وەرزشەکەش بکەم مەجموعی برادر گرتمیاوتیان تۆ ئەوەنە لەسەر شاشەی زۆر پان و پۆڕ بووی عیبە بۆ تۆ تۆزە خۆ زەعیفکە وتم ئەی چی بکەم وتیان نان و شەکر و برنج مەخۆ وتم بەسەر چاو چوم 3 کیلۆ شیرینیم کڕی پاقلاوە و برمەوە ئەمە قسە سەلازەکە لەم سەردانێک وەقا لە سەردانێک وەقال جا هەفتەیاتەوە قەڵەوتر بوو وتیان چییە کردم بە قورعان دەم بەرنان و شەکر و برنج نەکەوتووە ئەویان چێ خۆڵان شیرینیە چەنە فەرقی کردبوو گیان کێشە چەنە فەرقی وەڵایی 14 کیلۆم دابەزان ماوەیەکی باش ڕاستم کرد سەحەتیشم زۆر باش بوو ینی بەڵێ ئەو ماوەیە 2 مانگ ڕاضەمە کرد هەموو ڕۆژە 2 سعات خۆم چونکە جاران ڕاضی بووم ینی یاریزانی نادی بووم دوو گۆڵی خۆ دۆمینن یاریزانی بەڕاستیت پێتەڵە من ڕاستمەکانی شماوە سەران بە بچووکی لە شاشەکەەوە پیشانی بە ڕاستی بە نەرمی پێکەن ئەوە شوی لە قسالیت نە بەخوا 2 کیلۆم 14 کیلۆم دابەزان دوایی کە ڕۆژێکیان لە یاری هاتمەوە نانەوایەکەم بینی دابەزیم وتم بە 2 مانگە نەخواردە نانێ بخۆم وەڵێ لا شۆمارکێتێکیە بوو کۆلایەکی سارد منە سێ نانی بازاری ئیتە دەستم پێ کردەوە خۆشکور قژ باشە ئێستاشم باشە شکۆریەوە بیاڵە نەسووتێ جامانەکەش ئێستا ئەڵێن جوانە ئیتر بڕیارم ماوە لەمە دواگە قژشم بێتەوە نێڵم دەکرێت گیان وەڵا هەر کەس و کار هەوادارمانی شتی جوانە
یەخوا بە پیرۆزێ بێ بەسەمای من یەکەم جارە ئاوات بینم تۆ بەرنامەی بەیانیان ستۆ نەکردووە سەحەرخان ماڵە ئەوان بێ هەموو هێنیە بە یەک آخر ئەمەم نەبەستووە کە تۆ لێرە بووی وانە بەڵە وا فەقرە جەخوا هەر بمێنێت هەرکان گوێستەوێ ساڵە هەروە بوو لەبەر هەتاو ئێمە بەڕامان کرد خاتی و ئارزوو ئەزانین کە ئیتر ئەها ئەچی بە سەیران ئەبێ تۆزە سەربازی بیت و زۆر گوێ بە منەیەیت و ئای ئەوە هات بەلامە و ئای مێشولەی هەیە و ئای مێش نیشت لە شتەکان هەرچەمە پاک و خاوێنی زۆر باشە بەڵام ئیتر من نابێت زۆریش گوێ بە شتەکان بوایە وەکو ماڵەوە ئیتر ئەکەوێتکە مێشی کوێ بوو بێت هەندشە قساکە مێشەکە لە کوێ ئەفرێتەوە بەڵام ئیتر پاک و قاوێنی هەمیشە سەر هەموو شتێکە بەڵام ئێمە کە ئیتر شاخوانێکی زۆرەکەین و هەموو هەفتێک لە ناو شاخین و ئەو گوێ لە شتانە نەگرن تەنانەت لە شوێنی دانیشتنەکەن من هەمووی خاک و خۆڵ و ئەوانەیە لەسەر بەردین و تەنانەت فەرشوانەش نابین یعنی زۆر بە شێوازی سەرەتایی خواردنش تا خوین یعنی ئێمە سەیرانی کاوهایی ناکەین ئێمە زۆری نێگەشتەکانمان لە ناو شاخە شاخراوی شاخوانیە و هەر لەوێش خواردن دروستەکەین و شاغمانەوەشمان هەبێت خواردنەکان هەمووی خواردنکی باشە ینی بەهۆی نوتریشنەوە بەقوەتە جا من لەگەڵ ئەم گروپی شاخوانیە ڕۆشتم ئازستان بوو چین بۆ چای پیرەمەگرون بەڕاستی زۆر سەختە بەڵێ یعنی بەڵام هەتا ناقۆم هات بەفر بەڵام هەتا نیوێ ڕێگایتە دوای وەستانیانم تیان کۆمەڵە شتێبێت تۆ بیبەستیت شتێکە لە قاس تێبەسم بۆی بەفر نەچێتە ناو پێڵاوەکانتەوە ئیتر نابێت من وا ڕۆشتم قەمساڵم بردە بوو ڕاست قەمساڵێکی گەورە بلوسی گەورە تیاناتۆمانە دانێ تیانەمانە دانێ ئەو شتانەی ناوێ ئیتر بەڕاستی کە ڕۆشتین ڕێگەکەمان لە دەی بیانی و بەڕێکەوتی سێونی نیۆڕۆ گەشتینە ئەوێ کە گەشتین لەوێک هینێکیان دروست کرۆ کابینێت لەوانێت جەنابەت چۆبیتەوێ ئەم چوونە ناو کابینەکە و ئیترامی خۆیتەکان هیچ هەمووی بەفر بوو بەڵام نازم شتێک وەکو سێپایەکی بچوو بوو بەغاز پیشە کرد یەکسەر ڕاستە خۆمی دەریان کردووە یەکە و تۆزەشتی دەرکرد و خواردنێکیان دروست کرد و یعنی زۆر چێژ بەخش شتێک نەبوو ئامادەکاریەکی زۆری بوو هەر یەکە لە لای خۆیەوە کۆمەڵە شتی ئەهێنایە دەرەوەی تر وامان کرد خوانێکمان دروست کرد بۆ خۆم جا زۆر چێژیشی هەبوو بەڕاستی جا ناشبێ زۆر خواردنی قورس بخۆیت ئەو ڕۆژێکە چیت جا کاک ڕێباز لەو دەرودەشتا چی بێ مریشکی سوورۆکرا ئاخر نا بەڕاستی ئەو خواردنانە زۆر بە شێوازێکی هەم سووکە بۆی کە عزیێت نە هەم تێریشتەکە خۆی بەگشتی جۆری خواردنی شەخوانی هەر یەکەم جار نابێ کێشی جانتاکەت بەرزتریکە و ئەبێ بەهۆی کالۆری و ئەو پێداویستەکانی کە جەستت پێویستیەتی بۆ جێبەجێ بکە بەگشتی ئاو زۆر گرنگە و ئێمە پۆدرەیەک هەیە کە هەندێکات هەیە خەڵک لە کاتی سکچوونە بەکار ئەهێنێ کە دووبارە مەسەن ئەو خوێیەکانی کە لە دەست ئەدەیت لە کاتی عراقکردنەوە ئەبێ دیسان بێتە بۆ لەشت چونکە ئەگەر مەنیەزیۆمت لە مەسروکەکانت کەم بێت دووچاری هەندێک لەرزان و بێتاقەتیتەکە گەواتە یەکێک لەو پێداویستیەکانی کە هەیە ئەو پۆدرێکی بەکارهێنی کە خوێیەکان دیسان ئەگەڕێنێتەوە بۆ لەشت ئەوە زۆر گرنگە چرە زۆر گرنگە کە خوێیتیانە بە بەگشتی خۆرمایەتیایە ئەو وەکوتم زۆر گرنگە و خواردنێکی زۆر تەندروست چونکە ئەو ڕۆژەی کە تۆ ئەچتە شاخەوانی خۆت دیسکۆنێکتەکەی لەگەڵ ژیانی ڕۆتینی ڕۆژانەیە خۆت کەواتە پێویستەکە ینی تیشکی سەرەکی خۆت نەخیت لەسەر خواردن و ئەو چالاکی تەندروستی کە بۆ خۆت ینی بە جەستەیەکە بۆ خۆت دروست کردووە ئەو سروشتەکە بۆلات بە زیاتر گرنگ بێت هەتاکو و نیگەرانی خواردن ببینیمە زۆرینیان کولیچیان پێوی ناوی خۆرمایتیە ئەڵێن زۆر باشە هەم هەم تێرتەکات هەم زۆریش هینە ناکات ناسکت کات بۆ ڕێک هەر باشترەکە ئەو ڕۆژە بە ئاگایی وریایی خواردن میخۆیت بەس هەندێکات ئیتر گوێ لێ ناگرین چونکە ئیتر باڵێنکە سروشتی کورد و خواردنی خۆش بە یەکەوە تێکەڵاو بووە ینی کورد و خواردنی خۆشە بێ هەمیشە بە یەکجار دەربکەوێ و ئێمە هەندێکات ئێمەنجلی یاپراق و بریانی و ئەو شتانەش ئەگەر گەشتەکە سوک بێت وەکو گوڵگەشتێک بێ گوڵگەشت وەکو پیادەراویەکی درێژخایەنە بەڵام بۆ شاخەوانیەکانی قورسە بێ بە شێوازی پرۆفێشناڵ بڕۆیت و ئاگات لە هەندە جۆری خواردن ببێت وڵاهی خۆشە سەرکە ئاوا بڕۆی بە شوێنێک هاو ڕێگە بزانن و اینجا ئاگاشیان لێت بێت بڵێن وا بکە
دي إن شاء الله والله اللي استوى بناي من دعوتك ما بس شوێنەکانی کە ئێمە ئاچین خەڵکی کتریتیان ینی من وەک گروپاتی تر ناچمە بێ شوێنێک بێت کە کەمترین خەڵکی لێتیا بێت هادێ ببێت ئارام ببێت و پاک و خاوێن بێت ئەگەریش پاک و خاوێن نابێت گروپی ئێمە چونکە ژینگە دۆستە لە کاتی گەڕەنەوە هەر کەسە و کیسەی خۆلێک هەیە و پاشماوەی خەڵکەکەین و شوێنەکە پاکەکەین کەواتە هەمومان دین لەگەڵتان ئەم سەفرێتەوە ئەو کاک ڕێباز قبولی کردی خواچوانم ئەبێ بی لێ لەگەڵمان حەزەکەن ئەکیپی مۆسیقەکەتان بێنن ئەچین بە هەندە شوێنێکی زۆر تایبەت و لەوێ ریکۆردی خۆتان بکەن شتێکی باسی مۆسیقاکەی کرد بەرنامەیەکی کاگنارۆ هەبوو لێرە کوردستان نیشتیمانێکی GPS سەڵز بوو شتێکی وا بەرنامەیەک من پێیان وتم بۆی ئامێرشت بێن وتیان گۆرانیەکی تایە گۆرانی بێژێکی لەگەڵا بوو ئاوەکو کاکسێوان داوت کرا بوو ئێمەش مۆسیقای بۆ لێبێ بەڵام من نەمزانی شێوازی بەرنامەکە چۆنە کە گەشتینە ئەوێ شاخێ بوو ئاوا سێرمانکە وتیان ئەچینە سەرەوە بەرنامەکە لەوێ ئەەکەین منیش خۆ ئاگای لێرە تا ئەوێ ناتوان بڕۆ تا ئام وتمیان ئێمە بچینە ئەو شاخە وتم بۆ آخر وتیانی بەرنامەکە لەوەیە بەڕێوە کە ئەڕۆین تا ئەوێ بەرنامەکە ئاوا تەواو بێ ئیتوتم سارە بۆیە ڕوا شوێنە بوو قینیش بۆیە ڕۆی سارە ینی ڕۆشتە سەر شاخەکە ئیتم من بەتەنیا ڕۆشتم لەگەڵ ساقەکە سێ جار تشریب ماخوا جەماعەتە لە خوارەوە خەریک بوون هاتنە سەرەوە یعنی ئەوەش لەگەڵ ئارەزوخانە من دڵنیاکەم کە لە هەمووشی باشتر ئەتوانی بڕۆی من ئەگەر کاتی ئێوە زۆر نەگرم بۆ قسەکردنەکە بریاردانەکانی مرۆڤ من هەمیشە لێم لە دڵەوە لە مشکەوە لە مایند نازانم چیا بێ هەر هزر باڵێ لاوە ئابێت مایند هەندێک کات هەیە کە حەڵەتە خەڵەتێنە و شتێک بۆ دروستەکە ڕێگریت لێوەکە و من هەمیشە ئەڵێم گەیشتن بە شوێنێک بە پێ نرخدانان بۆ شوێنەکە چەند قیمەتی بە شتادەی ئەگەر بە خودی بەڕێزت بڵێم ئەگەر بە پێ بڕۆیت ڕێگە ئاساییەکەی 3 ساعتە خێنێ بەڵام بڵێم 1 ملیۆن دلارت ئەدەمێ ئەگەر بە 2 ساعت بخێنی تۆ بە 1 ساعتە لەوێ بیت ئەگەر گرنگی پێدان لەسەر شتێکە نرخ لەسەریدا بنیت بە دڵنیایە مرۆڤ دروست کراوە ئەو توانیەکانی کە لە مرۆڤ هەیە خۆی لەسەیە نەوەدی نازانە یعنی ئەوەندە مرۆڤ بەهێزە کە ئاوێ زۆر متمانات بە جەستەی خۆت هەبێت ئەوەی کە ڕێگریت لێتۆ ئەکە ئەو مایندەکەیە کە پێت ئاڵێم بۆ ئەمە ئیسبات کرایە من ئێستا تەمەنم گەشتووە بە 41 ساڵ بەڵام لە تەمەنی 3 ساڵی 2 ساڵیە لەگەڵ باپیرم لە شاخوداخ بووین و ئەزانم کە هەم مناڵێکی ورد ببیت چۆن سەری شاخ ئەکەوێت چونکە ئێمە ڕاوچی بووین ئەو کاتە لە کاتی شەڕی ئێران و عێراق خواردن لە بازار زۆر کەم بوو بەڵام لە ناوچەی کە من ژیاوم زۆر نێمەتی فراوانی سروشتی تیا بوو ئێمە لە ڕێگەی ڕاوماسی و ڕاکردنی باڵندەکان و هەندێک ئاژەڵە کێویەکان کە ئەو کاتایان خوارد هەرچەند خۆم نەباتی بووم بەڵام ئەمزانی کە چۆنیە مرۆڤ زۆر بەهێزترە لەوەی کە خۆی بیریەکە کەواتە ئەگەر نرخدانان لەسەر شتێک بکەین بە دڵنیاییەوە لە 1 ساعت کەمتریش ڕێگەکە بریتەوە خۆت وا بیرەکەیتەوە خۆت بیرەکەیتەوە دڵنیا بە کە ئەوهانیە جا ئێمە لەگەڵ بینەرانمان بەردامە بنم ئەگەردانیشیت لەسەر خوانەکە ئەڕۆین لەگەڵ یا کۆمەڵە بابەتی کە جا خۆشەویستان ئێمە لەگەڵتانە بەردەوامە بین کۆمەڵێک بەرهەمی جوانی کاکسەیوان ئامادەی لەگەڵ هاوڕێیانە پێشکەشی ئازیز و خۆشەویستی ئەەکەین هیواداری لەگەڵمانە بمێنەوە ئێمە زام ئەرکان جانانت خوارد یاخوا عافێت بێ ئێوەش عافێتان بێ هەمومان عافێتمان بێ یەک پشووی کورد وەرەگرین هەتا چین و شوێنی خۆمان دوجار لەگەڵمانە بن گوێ لەو دەنگە خۆشە بگرن فەرموو